چێ قەڵەوە بە طریقەشی ئاسان پێتان بگەێنم باڵات کەم سەتی بکە وەزنی ریاضی دەردەچی مەسەد ئەتوو ئەگەر باڵات 170 سانتیمەترە دەبێ 70 کیلۆبی کاتێک ئەگەر ئەتوو باڵات 170 120 کیلۆی معنەی قەڵەوی لۆیەکە باڵات کەم توڵت ئەوە طبیعیە باشە ئەو پێدەین وەزنی ریاضی بە قانونی طبی دەرێن وەزنت لەسەر باڵات بە مەتر دووچە مەسەل لۆ نمونە 100 کیلۆیە 150 باڵایەکەیتی مەسەد ئافرەتەک دەرێن 100 دابەش 1.5 جاران 1.5 100 دابەش 2.25 دەکات 4.4 کەوا ئەوە پێی دەرێن قەڵەو دەرەجە سێ لۆ چونکە لە 18 لە بۆ 25 ئەو ئینسانی ئاساییە لە 25 لە بۆ 30 ئەوە پێ دەرێن خرپن گۆشتن لە 30 زیاتر دەبیتە قەڵەو دەرەجەیە کە تاوەکو 35 لە 35 لە بۆ 40 دەبیتە قەڵەو دەرەجە 2 لە 40 زیاتر دەبیتە قەڵەو دەرەجە 3 میهرەبانی دڵسۆزی و لێزانی